11هەمین ڕۆژی شەڕ ئامانجەکان، استراتێژەکان و ئاسۆی داهاتوو. شەڕی ئەمریکا و ئیسرائیل لەگەڵ ئێران پێناوەتە 11هەمین ڕۆژی خۆیەوە. لەم 11 ڕۆژەدا وێنەیەکی ڕوونتر لە ئامانجەکانی هەرکەم لە لایەنەکان ئەم شەڕە دەرکەوتووە. ئامانجگەرێکی کە ناوەڕۆک و لۆژیکێکی جیاوازیان هەیە. لایەنی ئێرانی لە پێناو مانەوەدا شەڕ دەکات. بۆ کۆماری ئیسلامی مانەوە و دەربازبوون لەم شەڕە بۆ ڕژێم خۆی لە خۆیدا بە سەرکەوتن دادەنرێت. ئەم چاوەڕوانیە لانیکەمە بەڵام واقعیە. ڕێگە بە ڕژیم دەدات بە هەموو توانایەوە لە بەرامبەر فشارە سەربازیەکاندا خۆڕاگری بکات، چونکە بۆ ئەو هیچ شتێک گرانتر لە داڕمان نییە. لە بەرامبەردا ئامانجی ئەمریکا زۆر ئەولاتر لە تێکشکاندنی توانە سەربازیەکانی ئێرانە. ئەمریکا هەوڵ دەدات کۆماری ئیسلامی لە ڕژێمێکی دژبەرەوە بگۆڕێت بۆ ڕژێمێکی هاوتەریب و هاوپەیمانی ئەمریکا لە ناوچەکەدا، مۆدێلێکی هاوشێوەی ئەوەی لە عەرەبستانی سەعودی، میسر یان هاوپەیمانە ناوچەیەکانی تری ئەمریکادا دەیبینین. ڕژیمێکی کە نە مەترسی بێت بۆ سەر ئیسرائیل و نە ببێتە بنکەیەک بۆ چین و رووسیا و ڕەوتە دژە ڕۆژاواییەکان لە ناوچەکەدا. ئەم ئامانجە ئەگەرچی لە ڕەواڵەتدا گۆڕینی ڕەفتاری ڕژیم دەکاتە ئامانج، بەڵام لە کردەوەدا بە واتای گۆڕینی بنەڕەتی ماهیەت و ناسنامەی کۆماری ئیسلامیە، شتێکی کە ڕژیم وەک مەرگی خۆی سەیری دەکات. لە ڕووی ئستراتێژیەوە لایەنی ئێرانی هەر لە یەکەم ڕۆژەوە تاکتیکێکی نەگۆڕی گرتووەتە بەر. بردنەسەرەوەی تێچووی یابووری شەڕ بۆ ئەمریکا لە ڕێگەی ئاستەنگ دروستکردن بۆ بازاڕەکانی وزە. ئەم سیاسەتە تا ڕادەیە کاریگەر بووە و شوێنەواری خۆی لەسەر ئابووری جیهانی بەجێهێشتووە. بەڵام ئایا ئەم شارە دەگاتە ئاستێک کە ئەمریکا ناچار بە ڕاگررتنی ئۆپراسیۆنە سەربازیەکانی بکات؟ وەڵامەکە هێشتا ڕوون نییە. کات و تەحمڵی لایەنەکان لەم هاوکێشەیەدا دەورێکی یەکلاکەرەوەیان دەبێت. لە بەرامبەردا استراتێژی سەربازی ئەمریکا و ئیسرائیل لە ماوەی ئەم 11 ڕۆژەدا چەندین جار گۆڕانکاری بەسەردا هاتووە. لە ڕۆژەکانی سەرەتادا تەرکیزی سەرەکی لەسەر لەناوبردنی جەستەیی سەرکردایەتی ڕژیم لەوانە خامنەئی و فەرمەندە باڵاکان چڕ بووەوە، بەو خەیاڵی کە هەراسێنانی سەرکردایەتی بە خێرایی دەبێتە هۆی خۆ بەدەستەوەدان یان لە ناوچوونی ڕژیم. بەڵام ئەم گرێمانەیە نەهاتە دی. دواتر سەرنج خرایە سەر ژێرخانە سەربازیەکانی ئێران و گورزی کوشندەیان لەم بەشەدا. پاشان استراتێژی هێرشکردنە سەر ژێرخانە ئابوووریەکانی و لە سەروی هەموویانەوە کەرتی وزەیان گرتە بەر. سەرڕای ئەوەش ڕژیم هێشتا هەروە لەسەر پێیە و هیچ نیشانەیەکی خۆ بەدەستەوەدان لە کورتخایەندا بەدی ناکرێت. لە قۆناغێکی ئەم شەڕەدا ئەمریکا و ئیسرائیل ڕوویان کردە بژاردەیە کە دەکرێت ناوی بنین سێناریۆی کوردستان. ئەم پلانە وابوو کە بە بەکارهێنانی چەند حزبێکی چەکداری کوردستانی کە پێشتر بۆ هاوپەیمانی لەگەڵ یان وتوێژ کرابوو، تێکەڵیەک لە بوردمانی ئاسمانی و پێشڕەوی زەمینی لە ناوچە کوردنشینەکاندا جێبەجێ بکەن و هەنگاو بە هەنگاو هەندێک ناوچە لەژێر کۆنترۆڵی کۆماری ئیسلامی دەربهێنن. ئامانجەکە دووبارەکردنەوەی سێناریۆیەک بوو هاوشەوەی ڕووخانی بەشار ئەسەد لە سووریا، بەڵام ئەم جارەیان لە دەروازەی کوردستانەوە. بەڵام ئەم پرۆژەیە ڕوبەڕووی دوو بربەستی جدی بووەوە. یەکەم، دژایەتی ڕاشکاوانەی تورکیا کە هەرگیز ئامادە نیە شاهدی دروستبوونی قەوارەیەکی چەکداری کورد بێت لەسەر سنوورەکانی. دووهەم، هاوکاری نەکردنی حکوومەتی هەرێمی کوردستان کە ئامادە نەبوو لەم کایە ترسناکەدا هیچ ڕۆڵێک بگرێتە ئەستۆ. لە ئەنجامدا ئەم سەناریۆیە وەلانرا و ئەو حزبە چەکدارە کوردستانیانەی کە خۆیان گەیاندبووە سەر سنوور بەدەستی بەتاڵگەڕانەوە. هەڵوێستی ئێمە بەرامبەر بەم پرسە ڕوونە. کوردستان نابێ ببێتە گۆشتی بەردەمی تۆپی سیاسەتەکانی ئەمریکا و ئیسرائیل. خەڵکی کوردستانی وەک باقی خەڵکانی ئێران لەم ڕژێمە سەرکوتگەر و ستەمکارە بێزارن و خوازیاری نەمانیەن. بەڵام شەڕ ڕێگایەکی گونجاو کەمتێچوو و جێمتمانە نییە بۆ ڕۆخانی کۆماری ئیسلامی. دوور نییە ئەم شەڕە سەرەڕای هەموو وێرانکاری و زیانە مرۆیی و مادیە لە قەرەبوو نەهاتووەکانی کە بە دوای خۆیدا دەهێنێت خۆی ببێتە هۆکارێک بۆ بەهێزبوون و مانەوەی ڕژیم، هەر وەک چۆن شەڕی هەستاڵەی ئێران و عێراق لە دەیە شەستەکاندا وای کردو ڕژیم توانی وەک ئامڕازێک بۆ سەرکوتی ناوخۆیی و پاساوکردنی دەسەڵاتخوازی خۆی بەکاری بهێنێت.
ئەو حزبانەی لەو هاوپەیمانیەتەدا کۆبووبوونەوە وایان دەزانی کە بە چوونەناو کایەی هێزە ناوچەیی و جیهانیەکان لەسەر جاهاتووی کۆماری ئیسلامی دەبنە ئەکتەرێکی بەهێز و کاریگەر لە کوردستان. بەڵام ئامانجەکەی پێچەوانە دەرچوو. ئەگەر ئەم حزبانە بیانەوێت لەگەڵ خەڵکی کوردستان ڕاستکۆ بن دەبێ بە قبولکردنی لێکزانەوەی هەڵەی خۆیان ئەم ئەزمونە تاڵە بکەنە وانێکی بەنرخ بۆ داهاتوو بیخەنە سەر ئەزمونە نەرێنیەکانی تری 100 ساڵی ڕابردووی نەتەوەی کورد بۆ ئەوەی چیتر دووبارە نەبێتەوە. هەڵسەنگاندنی ئێمە بۆ ئاسۆی ئەم شەڕە ئەوەیە کە سەرنجام بە جۆرێک لە ڕێکەوتن و سازان کۆتایی دێت. نیشانەکانی ئەم ڕاستیە ئێستا لە ڕەفتار و گوتاری هەردوولا دەبیندرێت. هیچ کام لە لایەنەکان ناگەنە ئامانجە ڕاگەیەندراوە سەرەتاییەکانی خۆیان، بەڵام هەر لایەک ئیدعای ئەوە دەکات کە سەرکەوتوو بووە. بەڵام ڕاستیەکی لەوە گرنگتر ئەوەیەکە ئەو کۆماری ئیسلامیەی لە ناو جەرگەی ئەم شەڕە دەربازی دەبێت ئیتر ئەو کۆماری ئیسلامیەی پێشوو نابێت. ئەم ڕژێمە لە هەموو ڕوویەکەوە لە ڕووی سەربازی، ئابووری، سیاسی و مەشروعیەتی ناوخۆیەوە لاواستن لە جاران دەبێت. ڕێک لەو ساتێک کە دەنگی تەقینەوەکان کەب دەبێت و گرمەی فڕۆکەکان لە ئاسمانی ئێران نامێنێت، ڕژێم ڕوبەڕووی ئاڵنگاریەکی گەورەتر و بەهێزتر لە هەر بۆمبێک دەبێتەوە، جەماوەرێکی کە خوازیاری وەڵامدانەوەن. ئایا پێشبینیکردنی شکستی کۆماری ئیسلامی لەم ڕوبەڕووبوونەوە سەربازیەدا دژوار بوو؟ نەخێر. بەڵام شکستی ڕاستەقینەی ئەم ڕژێمە نەک لە مەیدانی شەڕ بەڵکو لە بەرامبەر جەماوەرەکەیدا ڕوودەدات. ئەو جەماوەرەی کە دوای کۆتایی هاتنی شەڕ بیر لە کەم و کورتیەکان، بێکاری، هەژاری و گرانی دەکەنەوە. ئەو جەماوەرەی کە کۆمەڵکوژیەکانی ڕۆژانی 18 و 19 بە فرامباریان بیر نەچوەتەوە و هیچ تۆپ و بۆمبێک ناتوانێت ئەو یادەوەریانە لە مێشکدا بسڕێتەوە. خەڵکی ئێران لە ئەزمونەکانی ڕابردوو فێر بوون، دەزانن کەی کاتی گونجاوە بۆ کارکردن و کەی دەبێ ئارام بگرن. کوێرکوێرانە خۆیان نادەنە دەست قەدەر. ئەوان ئەم جارە لە قاڵبی بزوستنەوە کۆمەڵایەتیە جۆراوجۆرەکاندا دێنەوە مەیدان. بزوستنەوەی کرێکاران، بزوستنەوەی ژنان، مامۆستایان، پەرستاران، دادخوازان و بزوستنەوەی خەڵکی کوردستان. بە شێوازێکی نوێی خەباتکارانە و داهێنەرانەی ئەو توێی کە هێزە سەرکوتگەرەکان لە کار بخات و ڕژێم بخاتە تەنگەژەوە. ئەو ڕۆژە دەبینین کە دەوترا ئەو هێزەی ئەگەر نەچێتە ناو ئەو هاوپەیمانیە پڕ لە کەم و کۆڕیەوە گۆشەگیر دەبێت، چون سەربەرزانە و بۆ پەڕی هێزەوە پێدەنێتە ناو قۆناغێکی نوێ خەباتەوە. خەباتێکی کە نەک لەسەر بنەمای بۆمبەکانی ئەمریکا و ئیسرائیل بەڵکو لەسەر بنەمای ئیرادە و هۆشیاری گەل بۆنیادنراوە.